داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیادا شتیوان نیست. کاردانەوەی قوتابیان لەسەر لێدوانەکەی سەرۆکی حکومەت سەبارەت بە دەرماڵەی قوتابیان بەردەوامە. قوتابیان دەڵێن سەرۆکی حکومەت لە جێگەی بێهیواکردنی قوتابیان پێویست بوو لە خەمی چارەسەرکردنی کێشەی دەرماڵەی قوتابیان و دۆزینەوەی چارەسەر بووایە بۆ باشترکردنی سێکتەری خوێندن. وەڵای ماڵێن لە هەموو شوێنێکی دنیا دەرماڵە هەیە بۆ لە کوردستان نەبێ و هەموو ئەو هۆکارانەی تر کە داوامان کردوتمانە ئەم هۆکارانە نەماون و پێویستە دەرماڵە بگەڕێتەوە با بۆ ئێمەش بگەڕێتوانی بۆ ئێمەی خوێندکاران کە بۆ نمونە پاشەکەوتی موچە نەماوە کە کۆمەڵەشت لابراوە با دەرماڵەش بگەڕێتەوە بۆ قوتابیان چونکە قوتابیان بەجددی خوێندکاران هەمویان لە سایانەوەتیان حاڵیان باش نییە لە ڕووی خوێندنەوە زۆربەی زۆری ناتوانێت مەسروفکە زۆربەی زۆری پارەی هاتوچۆکەشی پێنێت چ جای بگا بە پارەی مەسروف و پارەی خوێندنەکەی و ئەمێ باسیەوەش کەم لە سەردەمی ڕژێمی بەعسا دوێنێ مامۆسایەک باسیەوەیە کرد مامۆسایەکی زانکۆکە لە بێتە کاتی خۆی لە بەغدا تەلەبە بووە باسیەوەیە کرد کە هەموو مانگێ ئەوان 30 دیناریان وەرگرتووە وەکو دەرماڵە بێلەوەی کە داخلی و خوێندن هەمووی بێبەرامبەر بووە 30 دیناریان وەرگرتووە ئەم 30 دینارە 1 دینار لەم 30 دینارە بەشی 5 ژەم خواردنی تەواوی کردووە کە نزیکی 15,000 خۆمانەکە ئەگەر زەرب و تەقسیمێکی وە بکەین نزیکی 350 بۆ 400,000 گرتووە لەو کاتەیە. پەرلەمانتارێکی کۆمەڵ دەڵێت لە دوانەکەی سەرۆکی حکومەت جێگەی نیگەرانیە و لە زۆربەی وڵاتانی دنیاش قوتابی دەرماڵە و مافەکانی پێدراوە پێویست بوو پێشەوەی ئەو قسەی بکردایە بە دواداچوون بکرایە. سەبارەت بەو لێدوانەی بەڕێز سەرۆکی حکومەت زۆر جێگەی نیگەرانی بۆەوە کۆمەڵێک بەڕاستی باسی بە دوای خۆی داهێنا لە بەدواداچوونەکانی ئێمە لە زۆربەی وڵاتانی دنیا ئەگەر ئەو باوکە سەرمایەدار بێ تاجر بێ حەج حاڵەتێکی دارایی هەبێ قوتی ئەم خوێندکارە مافی ئەم خوێندکارە دەرماڵەی ئەم خوێندکارە دیاریکراوە و ئەو پارەیە لە وڵاتانی دەوروبەر و دراوسێش دەخرێتە سەر ڕقم حسابی ئەم خوێندکارە جگە لە پێداویستیەکانی تر بۆیە زۆربەی بۆ نمونە ڕۆژنامەنووسەکان و زۆربەی کاربەدەستەکان و زۆربەی کەسە سیاسیەکان ڕەدی ئەو قسەیان کردەوە وەڵامی سەرۆکی حکومەتیان داوە کە لە هەموو وڵاتانی دنیا زۆربەی وڵاتانی دنیا کە خوێندکار مافی پارێزراوە هەموو مانگێک لە 24 مانگدا بڕێک پارە کە دەچێتە سەر ڕقم حسابی ئەو خوێندکارە بەداخەوە کە نەدەبوو ئەو پەیامە ئەوەندەی تر بێهیوایی لە لای خوێندکارەکان و قوتابیان دروست کرد. بەشێوەیەکی گشتی بۆ خوێندکار قوتابیەکی خوێندنی ماجستێر لە بەریتانیا دەڵێت لێرە قوتابی تا خوێندن تەواو دەکات حکومەت هاوکاری دەکات پاڵپشتی تەواوی پرۆسەی خوێندن دەکات بەڵێ لە هەموو دنیا حکومەت خوێندنی بێبەرامبەری ڕەخساندووە و هاوکاری قوتابیانیش دەکات تا پرۆسەی خوێندنەکە تەواو دەبێت. وەکو خوێندکارێکی ناوخۆی بەریتانیا کە خۆناغی ئامادەی و بەکادرۆز و ماستەریشم لەوە خوێندووە بە شێوەیەکی گشتی بۆ خوێندکار لەوێ حکومەت بڕی تێچووی خوێندنەکەت هەرچەندێک بێت دابینیەکە لە ساڵێکە بۆ نمونە 9,000 بۆ 9,250 پاوەند توێشی 1 ساڵ بێت حکومەت هەمووی بە قەرز بۆ دابینەکە لێش وەرناگرێتەوە هەتاوەکو خوێندن تەواوەکەیت دا ئەمەزریت چۆک فەرمانبەر چ لە هەر شوێنێکی ترا بێت لەگەڵ دامەزرانەکەی ئەبێت بڕی داهاتی ساڵانەت نزیکی 20,000 پاوەندیش بێتەوە ئەو جاکەویتە دانەوەی ئەو قەرزە ئەویش بڕێکی زۆر کەمی کە ڕەشتێکی ڕەمزیە ماگانە ئەیدەیتەوە لەگەڵ ئەوەیشە دووشتی تریژەیە کە حکومەت دابینیەکە بۆ خوێندکار بەیەکێکیان ئەوەیە 3,000 ساڵانە بێ بەرامبەر وەکو یارمەتی ئەیدا بەبێ وەرگرتنەوە 3,000 دیشەیە وەکو قەرز بە هەمان شێوە وەکو قەرزی توێچووی خوێندنەکەوایە کە ئەم دوو بڕێیان بە خەرز وەرەگیرێتەوە بە هەمان شێوە لە کاتێکە کە دامەزرایت و داهاتەکەیشت سەروی نزیکەی 20,000 پاوەند بوو ئەوەی تریشان وەکو یارمەتی پێت ئەدرێ بە شێوەیەکی گشتی ئەوە لە کاتی خوێندنی ئێمە لە بەریتانیا ئاوا بووە کێشە و قەیرانەکانی کە هەندێک جار حکومەت لە جێگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و چارەسەرکردنی کێشەی قوتابیان و گەڕانەوەی دەرماڵە ڕاگیراوەکانیان تۆمەتباریش کران بە جۆرێک لە جۆرەکان بۆیە دەڵێن ئەگەر کێشەکانیان چارەسەر نەکرێت جارێکی دیکە دەست دەکەنەوە بە ئەنجامدانی خۆپیشاندان. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.